لێبەر هەمیشە پێشەنگە. إنسان أينشتاين بالدوزر شيء قشتين دوزيو. من ماری کۆریەکەم ژم بۆ خەڵاتنەوە بڵم وەرگە لە بوار فیزیک پشکدەر و کیمیا. زانای چۆن دانەوێت بۆ بکاربێت. هەلو 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 من گراهام بیل من یەکێکم لە زانە بەناوبانگەکانی بواری دەنگ لە جیهاندا خاوەنی دروستکردن و داهێنەری تەلەفۆن و تەلەڤیزۆنم. من وەستارەچە وەکو یەکەم وەستای کورد توانیم تۆ چەک دروست بکەم. Mesela nükte daha yazık aşkıldı. هەمیشە پێشەنگە.